لێرە هەندێک جار ئینسان ئەم فکرەیەتە پێشەوە لە ذهنیە باشە من بۆچی ینی من مادام قەرار وابێت کە کردەوەکان هەمووی تەوزیعات بێت ئیتر من بۆچی خۆم مانووکەم خوا هەرچی دانابێ هەر ئەوەیە جاری وایە ئینسان لە بەردەم گوناهێکە ئەڵێ خۆخوا دایناوە ئەم گوناهە بکەم ئیتر لە بەردەم گوناها نوشدایە کۆتایی پێیە ئەفەرمێ ابن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کوورە کەسێ زۆر زۆر فەقیه بێ فقهێکی زۆر وردی هەبێ پاڵ نایەتەوە پاڵ باتەوە بە دیار گوناهەوە دانیشێ بڵێ بەخوا ئیتر تازە خۆ هێنایەتی بەسەرما ئەفەرمێ بەل الفەقیه كل الفقه ئەو کەسەی کە زۆر شارەزا وردەکارێکی زۆر گەورەیە لە دینە يرد القدر بالقدر أفرمي قدر بقدر دور خاتو لخوي ويدفع القدر بالقدر أو قدري كرويتي أكا بقدري كتر بالي بيونا دوري أخاتو ويعارض القدر بالقدر أصلا هند جار قدرية بيشو أم معارضة بيشواني قدرك أوستو بقدري كتر والله إنسان بمن بهر ناجينا نمونەیەک وان بۆ ئێنێتەوە ابن القەیم تۆزێ نزیکی ئەخاتەوە لە ذهنمان چکە مەسائلی قەدەر مەسەلەیەکی وردە ئەگەر کەسێک سەرمای بێت پەنا ئەباتە بەرچی هەوڵ نادا خۆی گەرم کاتەوە دا ئەنیشێ بڵێ وەڵی خۆ تازە لە قەدەرە هاتوو من سەرمان بێت تازە بە دانیشم تەواو شتیوان ناکە یەکسەر پەلامارەدا خۆی گەرمەکە کابوو يرد القدر بالقدر یان کەسێک تونیەتی پەلامار نەدا ئەو بخواتەوە يرد القدر بالقدر يعارض القدر بالقدر یان کەسێک برسێتی بە هەمان شێواز یان کەسێک لە شوێنەکە ئەم شوێنە جێگەی ترسە ئەمین نییە ڕناکاتە شوێنێکی ئەمین طبعا لە هەشتاکانە لە یادەوەری هەڵەبجەیە مەسائلی تۆبوەشاندن ئەوانەی کە لە هەشتاکانە ژیاوان شتێکی زۆر ئاساییە هەر بینە تۆبۆشاندن دەسی پێ ئەکرد لەگەڵ گیڤەی تۆپ دەسی پێ ئەکرد هەرچی خەڵک بڕای ئەکرد بۆ کوێ کۆمەڵە ماڵ هەبوون مەلجەبیان لە ماڵەوە دروست کرده بۆ هەموو خۆی ئەکرد ماڵانە سەری خۆی کزەکرد بۆ ئەو مەخاویفە کۆمەڵی خەوف ڕووی تێکردووە ڕێک خۆی ئەشارێتەوە تایە یان هەندێک شوێنی حەذەرە کێمان هەیە ئێمە بڵێ وەڵا دەسەدەم لە کارەبا باشە ئەگەر قەدەر وا بێ بمگرێ بامگرێ قەدەر وا نەبێ نەمگرێ خۆ نامگرێ کەس وایە شتی وا بڵێ کەسی وا بڵێ ئەمە تاوانێ لە قەدەر نەگەیشتووە چونکە قەدەر بەشێکی مەحاذیرە و حەذەر و خۆپاراستنە ئەگەر ئەمە بێنین ڕێک نەقڵیکەین خەڵک هەر هەمووی لە مەسائلە معنەویەکانە غەڵەتەکان بۆیە ابن القەیم ئەفەرمێ چی فالخلق كلهم ساهون في دفع هذا القدر بالقدر سهو ئەکەن غەڵەت ئەکەن لەوەی کە نازانن چۆن قەدەر بە قەدەر لا بدەن قەدەر بە قەدەر دوور خەنەوە وهكذا من وفقه الله وألهمه رشده يدفع قدر العقوبة الأخروية بقدر التوبة والإيمان والأعمال الصالحة أفرمي هر كسي خواه رشدي بعطاك ألهمه رشده يعني خواهي قورة توفيقي باو عقلي بخات شويني خوي شيئك خدري عقوبي آخرت بتوبيك صادق إيمانك كامل أعمالك صالح رد أكاد زور طبيعي إنسان عقوبيك أخرى بركة والله جاري وهي گناهك تكردوه شرمزاري بردم خوابوي مستحق استحقاقك زور قوري عقوبته بلام سيركي لقال أم استحقاق عقوبة قوريا چاو كان برزكيته بو أسمان دستكان برزكيته زليلي خود بشاني لبردم رب العالمين أناليته أباريته سيركي خواهي قوري لروجي قيامته أم قناها بالطواوي اللي تقوله وعفوي كردوي إيمانك بوتا شفاعة كار كرده وصالحة كان بوتا شفاعة كار آثاري أو قناها بسرته ونماو باشا أما قوريني قدرنية أما ردي قدرنية بقدر يخو باشا قدرك هاتو تسرد كتو قناها كس كردو أي شون أو قدر رد أكيتو شون دوري أخيتو أو بوشي وازا دوري أخيتو فهذا وزان القدر المخوف في الدنيا وما يضاده سواء أفرمي شون قدركاني دنيا إنسان يكسر دس بيئك شتي مادي هر أوها يعني ستوسر مادو بعدتي قد قرم ناكيتو
ئەفەرمێ ڕێک ئەمە نەقڵکە بۆ ئاخرەت بە هەمان شێواز بۆ کاروباری معنەویشت هەر یەک شتە كاك فرب الدارين واحد وحكمته واحدة لا يناقض بعضها بعضا بخوا أو خوايك اللي إما برسشي أكيم ولا آخرة هردوكي هديك همان دستوري إيرب أولاش أشياء دي شون لدنيا أجر سرمات بخود قرمك يتوا أواش كجناه كتكرت أسايش الروح تيكسو برو توبك كردويك الصادق وصالحك هو أسايش الروح أهرام بيتو شويني شكت شون لآخرة عفوتك لرج أرامك في أبخشته وجاريك